دەست لە هەڵسوکەوت و مامەڵەی دروست دەکەین لەگەڵ کەسانی بە ساڵاتچوو بێگومان هەرێکێک لە ئێمە لە نێو خودی ماڵەکانی خۆمان لە نێو خێزانەکەمان کۆمەڵێک لە کەسی بە ساڵاتچوو هەیە کە لە نێو خێزانەکانمانان بۆی ئەمڕۆ لەم تۆرە گفتوگۆ لەسەر ئەوەکەین چۆنی ڕێزیان لێ بگرین چۆنی مامەڵەی دروستیان لەگەڵا بکەین چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین کە بە شێوازێک بێ کە ئەو هەست نەکا ئیتر لە نێو خێزانەکە شوێنی بۆ نەماوە یاخود ئەو قسانێکی ئەو ئەیکا کە جاران ڕەنگە بە شێوازێکی زۆر گرنگەوە گوێی پێدرابێ چۆنی وا مامەڵەی لەگەڵ بکەین لە هەسوکەوتەکانمانە کە لە ئێستاشدا بە هەمان شێوازی جاران و بگرە زیاتریش گرنگی بۆ قسەکانی ئەو کەسانە ئەدرێکە کەسانی بە ساڵات چون گفتوگۆیەکی چڕوپەر لەسەر تەواوی ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز ئازاد جەلال کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین کاک ئازاد سڵاو لێ بێت و بەیانی و باش بەردەوام ئەو کەسانی کە کەمێک بە ساڵە ئەچن تەمەنەکەن وشەیەکە زۆر ئێڵێنەوە بەردەوام ئەڵێ من ئەوە نەمنەماوە لە ژیانە ڕەنگە هاوشێوەی جاران تۆزێک دڵیان ناسکە بێتەوە هاوشێوەی جاران من قسەکانم کاریگەری خۆی نییە لە نێو ماڵەکەیە یاخود لە نێو خێزانەکانە بە شێوازێکی دروست مامەڵی دروست لەلایەن خودی خێزانەکەەوە ئەو خێزانەی کە کەسێکی بە ساڵاتچوو تێدا ئەژی پێویستەکە چۆنی بێتاوەکو ئەم هەستانەی لەلا دروست نەبێ سپاس خۆی لە ڕاستێ بێ ئەمە بزانین بە ساڵاتچوو چێ ئێستا پێشەوەی بێمەنەوە بەرنامەکە لە پرزگەکە وەستا بووم بڵین دوو بەڕێزیەکتریان ناسی یەکیان وتی ئەوە تۆ مالیدی چەنی وتی گاکە 51 ساڵم ئەوە من سکراب بووم یعنی ئەمە بە حقیقەت پێڕوانینی کۆمەڵگەی کوردی بۆ مەسەلەی بە ساڵاتچوو تەمەن ئەمە خاڵێکی گرنگە ئێمە زۆر جار حقیقت ئەوەی من سەرنجم ماوە زۆربەی ئەو کەسانیەتە نام زۆربەی ئەو کەسانی کە ئیبینم ئەوانەی کە بڵین بۆ نمونە ڕۆژانە ڕوبڕمە بێتەوە لە دوای چ لەوازانی زۆرێک لە بێتاقەتی لە کۆمەڵگەی کوردی ڕوبەڕۆ بێتەوە ینی ئەوی بەڵام لە کاتێکا تۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ بە ساڵاتچوو چێە مەسەلەن بۆ منە و پێناسەی هەیە ڕەنگام پێناسەیە زانستی نەبێت بەڵام بەپێی مەسەلەی هۆرمۆن و جینەکان ئەوە بێت بە ساڵاتچوو ئەوەیە کە لە دوای تەمەنی 65 ساڵی پێوترێ بە ساڵاتچوو ئەمە ئەو وەکو ڕێژەی بە ساڵاتچووش کە لە جیهانە هەیە بڵین باس لەواکە کە لە ساڵی 2006 500 ملیۆن هەبووە لە ساڵی 2030 ئەگاتە 1 ملیار بەس بەداخەوە کۆرۆنا هەڵی وەرانن خۆتان ناگادارن ئەم پەیوەندی هەبوو من زۆر متاسفم بەوەی کە کۆرۆنا یەک بێک بە حقیقت ئێستا سیرکە ینی ئەوانەی من لە دەوروبەری خۆمان ینی سەرنجم ماوە ئەو پیاوە جوانانەی کە پێشتر هەبوون ئەوانەی کە خاون ئەزمون بوون بەداخەوە بەسەر کۆمەڵگەی کوردی ئەوە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کۆمەڵگەی کوردی تێڕوانینێکی نائیجابی هەیە بەرامبەر بە ساڵ هاتە تۆ پند هەیە پندی زۆر ینی ناباش هەیە لە کوردیاڵە پیری و هەزار عیب من هەموو جارە لەم پیری و هەزار جوانی بەخوا پیری و هەزار ئەزمون پیری و هەزار ینی بە حقیقت خۆشەویستی ئەو ماڵانی کە دایمەن ژنی بە ساڵاتچوویتایە من بە حقیقت بە دڵنیاتان نەکەمەوە ئەمە لە کوردەواری زۆر جار بەداخەوە شتێکی پێڵین من حەز ناکەم مەسەلەن بۆ نموناوانەی کە دایمەن ئەو ماڵەیە کە زۆرترین ڕێژەی خۆشەویستیتایە ئەو ماڵی کە بە ساڵاتچوویتیانە و کچیشی تیانە زائیدەنەوە زانانی ڕێژەی خۆشەویستی یادەنە هەم تێستە ئێمە تێستەکەین هەر وەکو توێژەری دەرونی کۆمەڵاتیش ئەو ماڵانە دایمەن خۆشەویستێکی زیاد لە حەدیتایە زاراوی جوانی هەیە کاگەری خاتونی بەڕێز زانی زۆر جار من ئێستاش بیریەوەکەمەوە ڕۆژی جەژنان مەسەلەن بۆ نمونە کاچیت نەنگ دەستی ماچەکەیت مەسەلەن کۆمەڵی دەستەواژەی جوان نەها بێمزەڕەت بی بە کەیفی ئەمە خۆشن ئەم دەستەواژانە لە کۆمەڵگەی کوردی ئێمە ئەوانە زۆر جار من داوام لە بەڕێزێک کرد کە بینوسنەوە ئەمانە چکە تۆ دەستەواژەی کە یەتا پێشەوە من بەجددی کاتێک کە کچەکەم بێت 18 ساڵە و کاتا و دەستەواژانە نامێنێ مەسەلەن بۆ نمونە کە میوانێک گێت ڕەنگە مەسەلەن بێڵ ماڵە چۆنیە ها ئەو شتانە بەکارێن ئەو دەستەواژە جوانە کوردەواریانە کە لە کۆمەڵگەی کوردیە سەیری جاران کە بۆ نمونە من دیقەتی ئەوە ماوە خۆی ببورن لە باسەکە لا نایەم بەڵام ئەچوتە مؤسسەیەک یا دامەزراوێک مزگەوتێک یا تاقپرسێک باوەڕکەن 4 ڕیس 5 ڕیس جامانە بەسەری چاک و ئەزمون و ئەمانە هەموو کێشەیەکی کۆمەڵاتی ئەوانە ئێمە دڵمان پێیان خۆش بوو لە کۆمەڵگەی کوردی چکاوانە ینی بە حقیقت قسەیەکی ئەوان تەسیری هەزار توێژەری کۆمەڵاتی هەبوو قسەکەت هیچ لە بابەتەکە لات نییەوە ئەمە کێشەی ئێستەیە ئەم سەردەمەیە هاوشێوەکانی وەک تۆ دان بەو ڕێز و خۆشەویستیانین کە ئەمانە لە ماڵدا چەندە هۆکاری باوکردنەوەی ڕێز و خۆشەویستین بەڵام ئێستا گەنجی ئێستا ئەم بابەتی بەلاوە گرنگ نییە چۆن وایان لێ بکەین مامەڵە لەگەڵ کەسی بە ساڵاتچوو بکەن کێشە مەسەلەی نەبوونی بەهاکەیە خاتون ینی هەر کاتێک لە کۆمەڵگەیەکە بەها نەما
خۆشەویستی نامێنێت طبعا کاتێک من دوێنێ بە خێزانێکم وت ئەگەر باوکێک یا دایکێک یا باوکێک بە تایبەتی کە لە ئیش لە دەستگاکەی تەواو بوو لە دەستگایکی ڕاگەاندنە لە دەستگایکی کۆمەڵاتی لە هەر دەستگایەکە ڕۆشتەوە ماڵەوە ئەگەر مناڵەکەی هەر خەریکی پلەی چوار بوو ئاوا سەرمانێ ماڵە بەهایتیان نابێت پێشتە باسیەوەمانێک بەرەو ڕوو پێشتر لەوانەیە باسان کرد ئەگەر بەرەو ڕووت هات خۆشەویستی هەبوو زۆر مهمە یعنی حقیقەت ئێستا ئەوانەی کە بۆن نەتامی ئەو جەژنانەی جارن ئەگەر ئەم بەهایە گەورەکان باپیرەکان نەنکەکان نەقلی بکەن زۆر مهم ئازانی یەکێک لە وڵاتانی کە گرنگی بە مەسلەی بە ساڵات چوانیان مەسەلەن ئیتالیا بۆ کاتی خۆی زۆر گرنگی پێەیە بۆچی یعنی ئەزمموی ئەم وڵاتە مەسەلەن کۆمەڵگەی کوردەواری هەتا ڕۆژهەڵات ناسەکان هەنری هاڵسن کە هاتووە لە بەنداوی دوکان مەسەلەن بۆ منە کۆمەڵێک دەربارەی مەسلەی بە ساڵاتچووی ئێمە خۆشبەختیە لە کۆمەڵگەی کوردی کە یەک دامەزراوەی خانی بە ساڵات چوان هەیە ینی بە حقیقەت دێسە لە کۆمەڵگەکانی تر ئەگەر خوا نەخواسە بەم شێوە بێنن ئەو ڕێزوو بەهایە نەمێنێت ئەمە کاتێک زیاد لە گەڕەکە هەیە بەتەکی دێسە لە گەڕەکە هەیە لە گەڕێکیغا دوان هەیە لە هەموو کۆڵانێکە ینی حتا دەوروبەری کۆمەڵگەی خۆمان ئەمە نیشانەی ئەوەیە کە هێشتا لەناو کۆمەڵگەی کوردی بەها هەیە و هێشتا خۆشەویستی هەیە و ئەو گەنجانشی کە تازە هەن کە من زۆر جار ینی پێم خۆشە ینی بەشێکی زۆری ئەوان بڵین بۆ نمونە ئەگەر لەو قاڵبە ئەوەی کە ئێمە خۆمان پێڵین عشایری خۆمان تایدا مەسەلەن وەکو بۆ نمونە وەکو بۆنەکان جەژن وەکو مەسەلەی ئەو جەژنانە ئەو یادانی کە لە کۆمەڵگەی کوردی هەیە تایدا کۆ ببنەوە کۆبوونەوەی خێزانی ئەم خۆشەویستی ئامێنێت کاتی ئەم گەنجە یعنی ڕێژەی زۆری ئالوودەبوون بە مادە ئەلکترۆنەکان بەکارێنێت و ڕێژەی زۆری گۆشەگیری دروستە بێت ئەو خۆشەویستە نامێنێت ئەمە زۆر مهمە بە تایبەتی مەسەلەی پەیامی ئاین کە لە کۆمەڵگەی کوردیە ئەها کۆمەڵەشت هەیە هەر وەکو دەستەواژی ئاینی بەکارێنێت ئەها ئەو گەنجانە بڵین بەکارە چی ڕێزی چێ بگرێت دایکم دوای دایکم ینی دوای ئەم ڕێز و خۆشەویستیە کە لە بینی دایک و مەسەلەن بۆ نمونە هات خۆشەویستترێ بێت ینی سێ ئێستا من تەماشای ئەو نەوانم کردو ئەگەر یعنی بە ساڵات چوویەک نەوەی کە ئەبینێت ئەزانی هیوایکی بۆ دروستە بێتەوە بە ساڵات چوو کەی دەست پێگا من سەرنجم ماوە لە دوای قۆناغی هەرزەکاری دووەم قۆناغێکمان هەیە پێڵێن هەرزەکاری یەکەم ئەوە لە تەمەنی 18 ساڵی دروستە بێت قۆناغێکی تریشمان هەیە لە دوای هەرزەکاری دووەم عادەتەن بۆ نمونە لە تەمەنی 40 ساڵی ئینسان هەر لە خۆسەریە خوێت لەگەڵ هاوسەرەکەی پەیوەندی تێگەچێت بیلەوە کاتەوە ژنی دووەم زۆر ئەم شتانەمان هەیە ئێمە لە قۆناغی هەرزەکاری دووەمە یعنی سیرەکەی جۆرێک لە یاخیبوون لە ناو خێزانە هەیە ئەگەر ئەم قۆناغی بە جوانی تێپەڕان بوو بە نەوەی بینی هەر لە خۆ تۆزێک لە خۆشەویستی بە ماڵەکەیە چکە هیوایەکی بۆ دروستە بێتەوە بەڵام ئەوانەی کە من زۆر زار بەو گەنجانە ئەڵێم یعنی بە حقیقەت ئەوانەی کە لە درەنگ پرۆسی هاوسەرگیری دروستەکەن ئەگەر نەوەی نەبینێ خۆش نییە یعنی بە حقیقت ئەمە قاعدەیە ئەمە لە کۆمەڵگەی کوردی یعنی ئەو بە ساڵەچوانی ئێستا کە هەن خۆشبەختی بڵین بۆ نمونە ئەوەی کە من دامناوە ئێستا یەک توێژینەوەمان بڵاو کردوێتەوە لە پێگەی ئەلکترۆنی خێزان مثلا بۆ نمونە هەر توێژینەوەی زانستیە لەسەر تعاملکردن و مامەڵە لەگەڵ بە ساڵات چوان بەتایبەت چۆن مامەڵە لەگەڵ بە ساڵات چوانە بکەیت و چۆن هەست بکە بەوەی بۆ نمونە ئەوەی کە کاتی خۆی ئێمەمان بینی ها ئەو ڕێز و خۆشەویستیە بڵین بگەڕێتەوە و لە کۆمەڵگەی کوردیا بتوانین ئەو بەهایە بهێڵینەوە بۆ کۆمەڵگەی کوردی ئەمە بەش ئێمە بەش بەردای بەجای یەکێک لەو شێوازانە بریتیە لەوەی کە ئێمە ئەو بەها ینی ئەو گەرم و گوڕەی خێزان کە هەیە پەیوەندی کۆمەڵایەتیمان هەبێت تەنیا لە مناسەبەکانان نەبێت تەنیا یعنی بلانی کەم هەفتەی جارێک ئەگەر تۆ باپیرەتە یعنی بە حقیقەت سەردانی بکەی یان مەسەلەن بۆ نمونە پەیوەندی گەرم و گوڕی پەیوەندی کۆمەڵایەتی و ئێستا خۆشبەختانە زۆر خەڵک ئەوە کات من ناچارم یعنی ئەوە بڵێم خۆی ئەمە خەتەرە لە ڕووی کۆمەڵناسیەوە یعنی جۆرێک لە دەمەرگیری دروستەکە بۆ خێڵ بەڵام ناچارم کە بڵێم گەرم و گوڕی پەیوەندی عشایری ئەو بەهانایڵێتەوە کاگەری چکە بۆچی یعنی زۆر بەدیلی ئێمەیە بمانایە چکە بۆچی ئەگەر لەوەیەگیت پەیوەندیەکە تونند و پەیوەندیەکە خۆشتریشە بە حقیقەت کاگەر تۆ سیریکە بۆچی چێژ لە ژیان وەرناگری چێژ لە خۆشەویستی وەرناگری چێژ لەبەروی ئەوە نەماوە لەبەروی تۆ لە شارێکایی لە شوقەیەکایی خەڵک نبینیت لەبەرەوە تۆ ینی دنیای هی تۆ بێت مانگی 20 میلیۆن دینارت هەبێ کە خەیاڵ لای خۆشەویستی نەبوو هی باپیرە بێ هی ئەوە بێت هی خەڵک بێت خەیاڵ لای بیرەوەری جەژنێ نەبوو تۆ معنیوەیە تۆ هیچ چێژی دابین لە ژیان با دەوڵەمەنیش بیت ئەمە بەچی دروستە بێت بەوەی کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی بە شێوەیەکی نوێ فۆرماتکەینەوە ئەگەر بۆ شێوە توانین ئێمە سەکەوت بین ئەگەر ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکە لە نێو خودی خێزانەکانە هەبوو گرنگیان پێدا تا چەند گرنگە ئاگاداری ئەو کەسانەش بن کە بە ساڵات چوون لە نێو خێزانەکانە بە نمونە ڕەنگە خۆیان زۆر بچنە دەرەوە بچن بۆ سەیرانەکان بچن بۆ گەشتەکان بەڵام
کەسە بە ساڵات چۆکە زۆر لەگەڵ خۆیان نەبن زۆر بەشداری پێ نەکەن لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە ناتوانێت حەزی بە تەنیایی ڕەنگە پاساو بێ وەکو ئاری ئاماژەی پێکرد ئەمە چەندە گرنگە تۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکەت کە بەهێزەکەی بە هەمان شێوەش ئاگاداری ئەو کەسە بە ساڵات چۆبی کە لە نێو ماڵەکەی توایە ئەوش حەزی بە چوونە دەرەوە هەیە ئەوش حەزی بەوە هەیە کە لەگەڵ کە سوکار و ئەو کەسانی کە تێکەڵ ئەبن تێکەڵ ببێتەوە هاوشێوەی جاران ئەمە چەند گرنگە خێزانەکان ڕەچاوی بکەن خۆی یەکێک لە خاڵەکان بڵین پەیوەندی بە ئێمەوە خودی ئێمە یعنی ئێمە بەمانەوە نەمانوێ بڵین 20 ساڵیگەیان 25 ساڵی تر ئەبین بە ساڵات شو حقیقەت ئێستا زۆر بەجددی ینی ئەگەر ئێمە یعنی وەکو ئێستا لەگەڵ بڵین نەوەکانمان باش بین بڵین هەموو جەژنێک جەژنانی بینێ سەردانیان کەین کورە هەواڵیان پرسین کورە بەجددیمە ینی بە حقیقەت ئەو کاتە ئەوانی ڕەنگە کاردانەوەی باشیان بۆ ئێمە هەبێت بەڵام خۆی خەلەلەکە بەڵام ئەوانی کە پێشتر بوون بڵین لە لادەیە بوون پەیوەندیەکە هەر بتەوە یعنی تۆ ئەگەر لەحظەیەک ینی خەیاڵت لای نەبێت ینی با لە خۆی بێتاقەتە بیت بە حەقیقەت بڵین بیری لێ ئەکەیتەوە بێتاقەتە بێ ئەگەر بۆ نمونە 2 هەفتە جارێک نەبینیت یان مانگێک نەبینیت ئەمە بەشێکی پەیوەندی بە خودی ئەو خێزانەوە هەیە کە تایەندی یعنی ئەم خێزانە تا چەند توانیوەتی ئەو خۆشەویستیە بڵین پەخشکات و ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە وەکو باپیرا یان وەکو نەنک ئەرکەکانی خۆی جێبەجێکردن تەمان لە کۆمەڵگەی کوڕی عادەتەن ئەوانە بتێونەتەوەر هەیە چکە جارێک دایمە شیرینە چەند ئەو یاخی بێ ئەو هەر بە حقیقەت دەستی گرتووە ئەو هەر یارمەتیاوە ئەو هەر مەسەلەن بۆ نمونە خستوێتە سەرخەت ئەمە پەیوەندی بەم تازە هاوسەردارانەوەی ئێستاوە هەیە بەشێکیان ئەم تازە هاوسەردارانی ئێستا ینی من داوای لێبر نەکەم کەوا بڵێم بە حقیقەت ینی زۆر جارگلیان لە یەکەم لەوەی کە ئەمان یعنی ئەوان وازان ئەو لەحظەی کە هەیەە ئەو چەند ساڵی کە هەیەە وازان هەروە ئەبن یعنی ئەوەی کە پێویستە بەرامبەر بە گەورەتر حقیقەت کۆمەڵێک نایکەن یعنی ئیتر نازانم لەبەر چاولەکەریە لەبەر ئەوەیە کە مەسەلەن بۆ مە خوشکەکەی نایکایان بووکەکەی یان ئەم کێشە کۆمەڵاتیانە کە ڕوویا وای لێ زۆر جار ئێمە لە کۆمەڵگەی کوردیا زۆر کەسمان بینیوە لە سەر شەقام بینیومانە بەداخەوە بە ساڵەسوەک نەیگرتوێتە خۆ ئەمە هۆکارەکەی یعنی حاڵەتەکە پەیوەندی بە کێشەی خێزانەکەەوە هەیە کێشەی خێزانەکەەوە ئەوە بۆ کە نەیانتوانی ینی تۆزێک پەرتەوازەی تیا بووە بەڵام ئەمە شێوەیەکی گشتی نییە ئەمە تاکوتەرا هەیە ینی وەڵین ڕێژەی لە سانە و پێنجی کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی باشە ئێمە ئەو سەقافەتەمان هەبێ بڵین بە تایبەتی من قەناعەتم وایە دایما کچ باوکی خۆشەوێت ئەمە قاعدەیە یعنی بە حقیقەت یعنی ئەم خۆشەویستێت تۆکمە بێت یعنی بپارێزین ئەو بەها کۆمەڵایەتیانی کە لە کۆمەڵگەی کوردی هەیە بڵین یعنی بتوانین پێشکەشیکەین تەسەورەکەم یعنی ئەمە بە شێوەیەکی تر بەڵام ئەوەی کە تازا بڵین ناوسەر بەداخەوە شوێنێک هەڵبژێرم من پێم وتومە کاکە یعنی ئێوە سەرەتای پرۆسی هاوسەرگیری پێویستان بەوەی لەژێر چاودێری ماڵی خەسوو یا قەزوویان باوکو دایکتان نابن ێ باشە کاکە با ساڵن نا کاکە ئێمە هەرمانەوە بەتەنیابی ێ کاکە تۆ چیتە شوقەیەک و بەتەنیابی بە حقیقەت ئەمە خەتەرە ینی بە من هەموو جارێک پێیانڵم ئەمە جۆرێک لە دابڕانی خۆشەویستیە ئەزانی من ئێستا بیرم لەوە کردوێتەوە کە زۆر لە کۆمەڵگەکان ینی لە ئەنجامی خۆشەویستی لە ئەنجامی چیوە دروستە بێت لە ئەنجامی تێکەڵاوبوونەوە دروستە بێت لە ئەنجامی پەیوەندیەوە دروستە بێت ێ باشە کە تۆ ساڵێنەوە بینی ئێ خۆشەویستی چی باشە کە دووس ئێ هەر ناوناسێت کابرا 2 ساڵ مەسەلەن دوایی کە مناڵەکەی خۆی بینیوە لەوانەیە بە شێوەیە لە شێوەکان ئێستا وای هاتووە ینی زۆر خێزان بەداخەوە کەواڵێم یعنی ڕەبتی بینی باپیرە لەگەڵ برازاکەی کەمە زۆر کەمە یعنی ئەم حاڵەتە پەیوەندی بە سەقافەی خێزانەکەەوە هەیە ئەگەر ڕۆشنبیری خێزانەکە ئیش لەسەر ئەوە کاکە بڵین بۆ نمونە ناساندنی مامە بڵین بۆ منە خاڵە کاکە پورە کاکە تۆ پورێکە لە لادەیەک هەیە معقول نییە بە پاساوی ئەوەی کە وەڵا من مەشغوڵم سەردانی ناکەم نەخێر کاکەم مەجال دێ سەردانی کە و ئەتوانیت لە لادەیەکە بچیت ینی بە حقیقەت هەرچەندە من جاری وای خۆشم ڕوبەڕیەوە ناکەمەوە بە وەکو تاچێکی کۆمەڵگەی کوردی بەپێی کات ینی ئەم پەیوەندیانە خۆشەویستی کە ئەو خۆشەویستیە کە دروست بوو خۆشەویستیەکە بەهایە و وای لێکا کە تۆ تەعاملێکی جوان لەگەڵ ئەم باپیریا بکەیت و بەو شێوەی کە ئێمە ئەمانوێت ئەوەی کە تا ئێستا باسمان کردو باس لە خودی خۆمانەکەن بەرامبەر بە بەساڵاتچوەکانمان لەسەر بەساڵاتچوو چی پێویستە با من نمونەیەک بیانەوە من خێزانێکی خزممان هەیە 15 کوڕی هەیە ماشەڵڵا لەگەڵ 2 کچە ینی باوەڕکە ماوەیەک لێ گەڕەکە لێ کۆڵانە هەموو کوڕەکانیشی لەو کۆڵانە بن کە خێزانم پێکێنا هەموو ژەمێک نا بەس نانی ئێوارە هەمویان یەک سفریان ڕاخستەوە بۆیە هەموو کوڕەکان و ژنەکان و مناڵەکانیش باوکیان لەسەر و دایکیان لە خوارەوە بۆیان ئەوە نانان بخواردە بەڵام نەم ساڵانەی دواتر بەهۆی مەشغەڵەتی ژیان و پەرتەوازە بوونەوە ئەمە ڕوویە ئەم کەشە کەسە بەساڵاتچۆکە دروستی کردە بوو وەکو کردی بە مۆدیەلێکی ژیانی خۆیان لەسەر بەساڵاتچۆکان چی پێویستە پاش ئەوی بکەونە ناو ساڵێکی زۆر تەمەنەوە کە ڕەنگە توانە و وزەی ئەوەی نەبێ زۆر جار مناقەشەکە گفتوگۆ بکە
ئەمە دروستکە ئەم کەشە دروستکە ئەم ژینگێ بخۆڵقێنێ ئەمە کاگاری مە جوانە من دیقەتم ماوە دیقەتی شتێکم ماوە یعنی بۆ نمونە سەردانی زۆر دەستگام کردووە زۆر ئەزانی قۆنەغی بە ساڵاتچووی ئەگەر پاگوخاوێن و خوێنوار و مسەقەب بیت بڵین بۆ نمونە حقیقەت زۆر خۆشە ینی با ئێستا من شتێکم بینیوە کازیوی سەرا کازیوی سەرا هەیە ینی کۆمەڵێک مامۆسایی خانەنشین کۆمەڵێک فەرمانبەری خانەنشینە بینم لەوێ ئێستاش بڵین جەریدا ئەخوێنەوە مناقەشاتەکەن گفتوگۆ ئەکەن ئەم بەڵام لای ئێمە مثلا لە زۆر شوێن وا هەستەکە کە ئیتر ئەمە هێزی کار نییە لە کۆمەڵگەی بڵین ئەمە بیرکردنەوەی کۆمەڵگەیشی ینی تەکنەلۆژی ئەو کۆمەلگانەی کە ئیش لەسەر اقتصادەکەن مثلا بۆ نمونە تۆ ئیتر هێزی کارێت نەماوە ێ باشە هێزی کاری نەماوە بەڵام عەقڵی کاری هەیە باشە لەبەرەوە تۆ بەکەڵکی ئەم کۆمەڵگەی نایی هەتا مثلا ئەڵێنەوەی کە بۆ نمونە یەکێک لە بۆ لەوانەی کە ئەوانە هەتا توانای سەربازیان نەبووە لە ناوی بردوونی ئەوەی کە بۆ نمونە باسەکەن هیتلەر بۆ بچەوە ئەمان وا بیرەکەن و ئەوەی کە لەسەر ئەوە پێویستە ینی بە حقیقەت ئەو نەمەتە کۆمەڵایەتی زووە ئەزمموی خۆی کاکە بجێڕێتەوە باشە ئەو مناڵانەی کە چیرۆک بە چیرۆکی نەنک بەخێوەکرێن دایمەن لە داهاتوایان نەبن بە جۆرێک لە زۆرەکان خۆیان چیرۆگەن و نەزانین لە دەڕشنا زۆر بەقووەتن من دیقەتم ماوە ئەو بە ساڵاتوانی کە ئەسکاتی خۆی حکایەتخوان هەبووە باشە کۆمەڵێک کاکە دەست باش سەردان بکەن ئەوانیش سەردانی ئەو خێزانە تازانە بکەن ئەزمموی خۆیان ئێمە پێویستمان بە ئەزمموی ئەوانە ئەزانی ئەو ئەزممونانی ئەوان کتێبن بۆ ئێمە ئەزممونەکانی ئەوان خۆشەویستین ئەزممونەکانی ئەوان بریتین لە بەهای کۆمەڵایەتی کە ئەتوانین ئێمەش نقلەبێ بۆ ئەوانی تر ئەمە زمانانی باسمان کردوادارین هاوڵاتیان ئەمە لی تێبگەن بتوانن ڕێز لە بە ساڵاتچۆکان بگرن هەرمەیان نێرنەخانی بە ساڵاتچوانکە ئەوە لە هەمووی ناخۆشترە لەنگە قۆناغێکی بێ وە هەندێک باردا لەو پەڕی ناچاریە ڕەنگە بابێکیان دەرگایەکی باش بێت بۆ ئەو بە ساڵاتچوانە زۆر سوپاس بە ڕێزازە جەلات وڵاتی